هەوڵێک بۆ بە کولتورکردنی خوێندنەوە و گەشە پێدان بە توانای تاکەکان. سلێمانی بووکڵا پرۆژەیە کە بۆ ڕاهێنانی تاکەکان لەسەر خوێندنەوە و بنیاندانی کەسێکی چالاک و ڕۆشنبیر بۆ کۆمەلگا. ئێمە ڕاهێنانمانە بۆ گفتوگۆمانەیە بۆ مەنهەجێکمان حاضر کردەوە بۆی بەشداربووان ڕاوێنێنن چۆن کتێب بکەنەوە بۆ چۆن بەشەی وتار گەشتکەشیکە. سلێمانی بووکڵە پرۆژەیەکی ڕۆشنبیری و ڕاهێنان و پەرەپێدانی توانە مرۆیەکانە لە 4 کڵەپێکە کوردی و عەرەبی و ئینگلیزی بەشی مناڵن لە هەر کڵەپێکە ڕاهێنان و گفتوگۆ و مناقەشاتمان هەیە و مەنهەجێکەمان حاضر کردەوە بۆی بەشداربووان ڕابهێنن چۆن کتێب بکەنەوە چۆن بەشەوەی وتار پێشکەشیکەن و دیبیتمان هەیە و کتێبکردنەوەشمان هەیە هەموو شتانی کەوتم لە کڵەپە کوردیەکە بە کوردی لە عەرەبیەکە بە عەرەبیە و لە ئینگلیزیەکە بە ئینگلیزیە و لە بەشی مناڵان ئێمە لە ڕێگەی چەند ڕاهێنەرێکەوە کای لەسەر مناڵانەکەین بۆی ترسیان کەمێتەوە بۆی شەرمیان کەمێتەوە بۆی بتوانن کتێب بخوێنەوە بەشەوەی وتار پێشکەشیکەن ئەوەی هیچ ترس و شەرمیشیان هەبێ. هۆکاری سەرشکەوەی پاڵنەر بوو بۆی ئێمە پرۆژەیە ڕابگەین ئەم کاتە زۆری کە گەنج لەم سەردەمی ئێستا هەیەی ئەم فەراغە زۆری کە هەیەی وای لە ئێمە کردن پرۆژەیە ڕابگەێنین چکە گەنجان داینەمی هەموو کۆمەڵگەیەکەن و داینەمەی بەرەوپێشیکردنی هەموو کۆمەڵگەیەکەن بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کە گەنجان لە جیاتیەوەی کاتەکانی خۆیان بە فەیسبوک و شتی بێمانە بەسەر بەرن لە بە کتێبخوێنەوە بەسەری بەرن چکە هەم سوودێک بە داهاتی خۆیگەنێ و هەم پایەکانی داهاتی خۆی بەهێزتر و محکەمترەکات چکە بیرمانە چۆ کەسانی کە کتێب بخوێنە معریفیان زیاترە و تەواو جیاوازیان هەیە لە کەسانی کە کتێب ناخوێنەوە. ئەگەر تاوکو پێشتر تاوکو ئێستا باوەڕ باز بێ ناتوانین قسە بە خەڵکی بکەین ناتوانین پەیامەکانە بگەین ناتوانین گۆڕەکانی دروست بکەین ئەوێ لە بەیان ژمارەوە قەناعەت و لێبوەچوون و ڕائەوت تێفکران و کەلامات بگۆڕێ لەوەی کە ئەتوانی لە متمانەوە قسە بە خەڵکی بکەین ئەتوانی پەیامەکانی گۆڕەکانی دروستکە ئەتوانی جۆرێک لە جۆرەکان هیچ ترس و سەڵمینەیەکت نەمێنێت لەبەر یەک قسەکردن. ئەمانجی ئەم پرۆژەی ئێمە ئەوەیە کە مناڵان ئەم کۆمەڵگەیەمان زیاتر بەرەو پێش بچن لە ڕووی خوێندنەوە و هەروەها دوورکەون لەو کێشانی کە ئەمڕۆ لە کۆمەڵگاکەمانە دروست بووە کە زیاتر بەکارهێنانی ئەمەرە ئەلکترۆنیەکانە. ئەمانجی ئێمە ئەوەیە کە لەم پرۆژەیە مناڵان زیاتر بەهرەکانیان دەنکەوێ و ببنە هاوڕێی کتێب بۆ خۆشەویستیان بۆ خوێندنەوە دروست بێ و ئەم بەهرەی لە مناڵیەوە تیانە بچێنین بۆی کە کاتێک گەورە بوون بتوانن خۆشەویستی کتێب بن و کتێبیان خۆش بێ و وەکو هاوڕێیەکی خۆیان بەکاری بهێنن. کورد و وەتەنی خویەک بیگری بە شیری تەرکی ناکەی بە پیری. ئێمە ئەگەر کار لەسەر مناڵ بکەین و ئاشنایە بکەین بە کتێب و سوود و گرنگی خوێندنەوە ئەوە لە داهاتووە کۆمەڵێک گەنجی خوێنەر و ڕۆشنبیر لە کۆمەلگادا بەرهەم دێت.